دوورکەوتنەوە لە شێوەی سروشتی کە خۆی ژینگە دروست بووە لە ئاو خاک و هەوا دوورکەوینەوە و پیسیکەین بە هەر جۆرە لە جۆرەکان ئەبێت هۆی پیسبوونی ژینگەوە تا گەر هاتو ئێمە دەستکاری هەرێکی لەو ڕێگەزانە بکەین دەستکاری خاک بکەین بە شێوەیەکی هەڕەمەکی و پێشەوەیکی نازانستی تەعامل لەگەڵا بکەین بە هەر جۆرە لە جۆرەکانی تاوان پیسبوونی خاک زۆر شتە ئەگرێت زۆر سەرچاوە ئەگرێتەوە پیسبوون پیسبوونی هەوامان هەیە پیسبوونی ئاویشمان هەیە طبعا لەم ساڵانی دواییە ئێمە بەداخەوە هەموو پیسبوونەکانمان هەیە طبعا ئێمە ناڵین کوردستان و عێراق جیا بکەینەوە گوایە وڵاتانی تر لە ئێمە باشترن بەڵام هەر وڵاتێک بە شێوەیە لە شێوەکان ژینگەی خۆی پیسەکە ئەگەر باسی کوردستانی خۆمان بکەین و بە تایبەتی باسی سلێمانی بکەین سەرچاوەکانی پیسبوونی ئێمە لە چەند جۆرێکە خۆیە بینێتەوە پیسبوونی خاک بە بڵین بە پاشەڕۆی ڕق و شلەوە و پیسبوونی خاک بە شێوەی نازانستی کە چۆن مامەڵە لەگەڵ خاکە بکەی وەکو کشت و کاڵکردن و وەکو هەر شێوازێکی تری کشت و کاڵکردن کە ئێستا بەکارەهێنرێت چڕ لە ڕێگەی ماوادی قڕکەرەوە بێ یاخود ماوادی کیمیایی بوو سەمادی کیمیایی بێ بۆ بەرهەمهێنانی کشت و کاڵ و بەرهەمی خۆراکی ڕۆژانە چ لە ڕووی پیسبوونی ئاوە باس بکەین کە ئێمە ئاوڕۆی سلێمانی تا ئێستا بەبێ معالەجەکە بەبێ چارەسەرکردنەکەتە سەر ئاوی شیرین کە بەداخەوە کە ئێستا ئاو خۆی بەرەو کەمبوونەوە ئەچێت پیسبوونی هەواشمان هەیە کە ئێمە ئەگەر باستی چەند سەرچاوێکی کەمی پیسبوونی هەوا بکەین گەڕێینەوە بۆ چەند هۆکارێک لەوانە دوو کەڵکێشی کارگەکانە ژمارەی بێشماری سیارەیە و خراپی جۆری بەنزینە و هەروەها هۆکاری تریشەیە بۆ پیسبوونی هەوا لەوانە پیسبوونی هەوا بە گازە گەرمکەرەکان کە نەک هەر لە ناوخۆ ئێمە لە ڕێگەی ئەو سەرچاوانەی کە پیسبوون هەمانە بەڵکو کاریگەری وڵاتانی دەوروبەریش لەسەر ئێمە کە ئەوان پیشەسازێکی زۆرەکەن ئەوە کە ئێستا زانین کە باسی ژینگە ئەەکەین تەنها تۆ لۆکەڵی باسی ناکەین بە شێوەیەکی ناوچەیی کە باسی ژینگاکەی وڵاتێک کاریگەری لەسەر وڵاتێکی تر هەیە بەداخەوە ئێستا نەعەدەلەتێکیش هەیە لە بەرکەوتنی کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا لەسەر وڵاتەکان بە شێوەی بەڕێژەی جیاجیا ئەو وڵاتانی کە زۆرترین پیسکەرەکەنە هەواوە وڵاتە پێشکەوتوەکان ناو دووکەوانەیە کە ئەوان خۆیان زۆرتی پیسکەرەکەنە هەواوە و زیانەکانیان بۆ ئەو وڵاتانەیە کە وڵاتە هەژارنشینەکانن کە کەمترین ڕێژەی پیشەسازی و گازی گەرمکەرەکەنە هەواوە ئەگەر ئێمە باسی هەرێکی لەمانە بکەین بە تایبەت هەرێکی بەرنامەیەک و چەند بەرنامەیەک لە خۆ ئەگرێت باسی پیسبوونی ئاو بکەین کە کێشێکی سەرەکی ئێمە لە سلێمانی کە تا ئێستا وتم چارەسەری ئەو ئاوەڕۆیە ناکرێت کێشەی زۆر دروست ئەکا نەک هەر بۆ ئاو دوایی بۆ ئەو خاکە ئوزە و کشت و کاڵانی کە دەوری بە ئاوەکانن و هەروەها لە کۆتاییشە ئەبێتە هۆی زیانگاندن بە ژیانی ناو ئاویش یعنی تۆ تەنها ئاوی خواردنەوە تۆ ئێمە ئەگەر باسی ئاوی خواردنەوە بکەین یاخودە و ئاوی کە ماڵانە ئێمە بەکارهێنین لە ژیان ڕۆژانەمانە ئەبێتە هۆی ئەو زیندەوەرانی کە لە ناو ئاویشە ئەژین ماسیەکانیش لە ناوەچن و ئەو ڕۆک و ئەو قەوزانی کە لە ناو ئاویشان ژەهراویە بن لە کۆتاییە کە لەسەر تەندروستی ئێمە کاریگەری ئەبێت ئەگەر ئێمە کو مرۆڤ بیری لێ بکەینەوە بەڵام کە تۆ باسی ژینگاکەی تەنها مرۆڤ لە سیستەمی ژینگایە باز ناکەن ئێمە باسی ڕێگەزەکانی تیشەکەین کە لە ناو ژینگایە هەن وەکو گیانداران وەکو ڕواک وەکو زیندەوەردەکانی ناو خاک بەڵام ئەگەر ئێمە بەمانەوەی دەستنیشانی کەنەوەی کاریگەری لەسەر خۆمان هەیە ئەبێ ڕەچاوی چەند خاڵێک بکەین بۆ پاراستنی ژینگە کە ئەمە بە کاری تەنها حکوومەت نییە یاخود تەنها ڕێکخراوەکان یاخود لایەنە زانستیەکانیە بێ هەموو بەیەکەوە دەست لە ناو دەست هەوڵی چارەسەرکردنی ئەم کێشانە بن ناوبردننی پاشەڕۆ هی ماڵان بە یاخود نەخۆشخانەکان بێت سووتانن لە حاڵەتێکەیە کە ناچاری نەخۆ بۆ چارەسەرکردنی خاشاک یاخود دوورخستنەوەی خاشاک لە ناو شار و ئەوانە کێشەکەت بۆ چارەسەر ناکە یعنی تۆ کێشەی پاکڕاگررتنی ژینگە و پاراستنی ژینگەت بە دوورخستنەوە بە سووتانن نییە تۆ بۆ چارەسەرکردنی ئەم پاشەڕوانە ڕێگای خۆی هەیە هەر پاشەڕۆیش بە شێوازێک چارەسەرەکرێت پێشەوەی تۆ پەنابەریتە بەر سووتانن بەڵام بۆ پاشەڕۆ پزیشکیەکان بە شێوەیەکی تایبەت کە بەڕێزت پرسیارە لەسەر کرد پێویستە بسووتێنرێت و لە سووتێنەری تایبەتە کە فیلتەریان هەبێت و بە ستاندەری جیهانی کە ئەم فیلتەرانە ناوبەناو ئەبێت چاودێری لەسەر بێگە پێویستی بە گۆڕین بێت یاخود فیلتەرەکە ئیش نەکا باش ئەبێ سیانە بکرێتەوە بۆی ئەو گازانی کە لە نتیجەی سووتانی ئەو پاشەڕۆ پزیشکیان ئایا پاشەڕۆی ڕق بێ یاخود پاشەڕۆی خەستخانەکان بێن ئەوانی کە پاشەڕۆی ئینسانیشی تایە کە پارچەی لەشی ئینسانی تایە ئەسووتێنرێ ئەمانە ئەبێت بە شێوەیەکی زانستیانە بسووتێنرێت بە شێوەیەکە ئەو گازانی کە لە نەتیجەی سووتانی ئەو پاشەڕوانە دروستە بێ نەچێتە هەواوە
بۆچی تێکەڵ ناکرێت خۆی ئەوە پرسیار بۆچی پاشەڕۆی پزیشکی جیاکرێت لە پاشەڕۆی ماڵان لەبەر لە پاشەڕۆ پزیشکەکانە موادی کیمیایی تایە دەرمانی تایە بۆ نمونە ئەوانی کە لە نەتیجەی معالەجەکردنی حاڵەتێکی دیاریکراو کە لەبەر کامێرە لەوانەیە باس نەبێ باسیکەم بڵێم ئەو بەشانە چین کە لە خەستەخانەکانە فڕێن و پاشەڕۆیان هەیە بۆیە جیاکراوەوە بۆ سووتانە کە نابێت تێکەڵ بە خاشاکی تر بکرێت یعنی ئەگەر تۆ فلترێک لە شوێنی سووتانەکانە بێ ینی تۆ هیچ شتێکە نەکردو تەنها هاتووی بەجیا کۆ کردوتەوە لەبەرەوە بوونی ئەو مەحرەقانە بۆ ئەوەیە کە ئەو پاشەڕۆی تێکەڵ بە پاشەڕۆی گشتی نەکرێ و لە هەمان کاتە فلتەریش دابدێ بۆی ئەو گازانێک لە نتیجەی سووتانەوە ئەچێتە هەواوە فلتەر بکرێت و پاشان بچێتە هەواوە بووی هەوا پیس ناکات جارێکیکە کاتێک کە پاشەڕۆ لە شوێنە کۆوەکەیتەوە بێتە شوێنێکی تر یعنی معناو نییە کە دووری خستەوەی تر تۆ چارەسەر کردو ئەو پاشەڕۆیە یعنی تۆ بێ بە شێوەیەکی زانستی تەعامل لەگەڵ ئەو پاشەڕۆیە بکە ئایا پاشەڕۆکە ڕەقە یاخود شلە یاخود گازە یعنی تۆ ئەبێ هەرێکیان بە شێوازی خۆی چارەسەر بکرێ و شێوازیەکانیشیان یعنی لە کۆنەوە ئەمە هەبوو یعنی شتێکی تازە نیە بڵین لەلای ئێمە پێمان نەگەیشتۆ یاخود زانیاریمان لەسەری نییە پاشەڕۆ ڕەقەکان ئەگەر پاشەڕۆی پزیشکی بێت ئەوە ڕێگەی تایبەتی خۆی هەیەکە بە شێوەیە کە بسووتێنێ وکو باسمان کرد فلتەر هەبێت و فلتەرەکانیش لەژێر چاودێریا بن ئەگەر پێویستیان بە گۆڕین هەبێ بۆ ئەگەر بار ئیشیان نەکرد یاخود کواڵیتیەکان لە دەست زابوو فلتەری باش نەبوو گازێک خستە خەواوە هەوای پیسەکەت ئەبێ سیانە بکرێت و بگۆڕێ یا چاپ بکرێتەوە دوورخستنەوەیان و بۆ شاردنەوەی ئەوە بەڕاستی من زانیاریم لەسەری نییە ئەگەر بەڕێستان بە دەوداچونتان کردبێ زانیاری ورتان لەسەری هەبێ و بەلایانی پەیوەندیدار ئاگادار بکرێت تاکو بخرێتە ژێر چاودێری و بەشێکی زانستی ئەو پاشەڕوانە چارەسەر بکرێت لە ڕاستەیە کە باسی ژینگاکەین ئێمە بە شێوەیەکی گشتیڵین ژینگا یعنی ئەبێت تۆ وردێکی تۆ ژینگە خۆی لە چی پێکاتوە و هۆشیاری تەواو هەبێ لەسەر ڕێگەزەکانی ژینگە چییە و ئەو کەسانشی کە ئایا ڕێکخراوە ژینگەیەکانن یاخود کەسانی لایەنی پەیوەندیدارن کە بەداخەوە وەزارەتی ژینگەمانێ لە ئێستا دەستی ژینگەی هەرێممان هەیە لەگەڵ فەرمانگەی ژینگەی سلێمانیمان هەیە گەر باسی سلێمانی بکەین تەنها ئەمەش ئەم کێشێت تەنها بە ڕێکخراوەکان یاخود ژینگە پارێزان یاخود بە کەسانی زانستی کە توێژینەوە ئەکەن لەو وارەیە چارەسەر ناکرێت وەکو پێشتر ئاماژەم پێ ئەمانە ئەبێ هەموو لە یاساکانی ژینگەشەکە هەن و ڕێنماییان پێ دەرکراوە ئەڵێ بێ هەموو هەماهەنگ بن بێکەوە یعنی هەمویان هاوکاری یەک بکەن یعنی تۆ بەتەنیا بێت ڕێکخراوێک ئەم بابەتە باسکاوە بەڕێستان ئێوە راپۆرتێک لەسەر ئەواکەن بە خۆشحاڵی و ئەمە چاوکرانەوەی پێ ئەوترێ بووی ئاسی هۆشیاری خەڵک بەرز بێتەوە لە ڕادەیەکە کە هەست بە کێشەکان بکە کە دوو دەست قسە سەر کێشەکان ئەو کاتە بە شوێن چارەسەرە ئەگەڕێ لایانی پەیوەندیدار گوێی لێ بێت و هاوکاری بن لەگەڵ ئەو کەسانی کە لە نزیک و ئاگایان لە کێشەکەی و بەدادەچوونەکان ئەکەن بە یەکەوە دانیشتن و خەمی ژینگە خەمی سەرەکیان بێت ئەگە تۆ ئەمەنەکەی بە خەم ناتوانانی هەوڵبی چارەسەریشی بۆ بدۆزیتەوە و ئاسانیشە کێشە ژینگەکان باوەڕ ناکەم هیچ کێشێکی ژینگەی هەیە بە چارەسەری نەبێت لەبەرەوە ئەگەر ئێمە خۆمان نیەتمان هەبێ بۆ چارەسەرکردن ڕێگا زۆرە کەسی بەتوانای زۆر باشمان هەیە و بۆ دام و دەستگای کە لە بەردەستمان بۆ ئیمکانێتی هەیە ماتوانین ئەگەر هاتوو ئەو کێشێژ لە بنەڕەت تا چارەسەرەکەی ئەتوانی کەمیکەینەوە یعنی هەوڵێک بین بۆ کەمکردنەوەی و لە حدێکا بیوەستین کە لەو زیاتر ڕەگەزەکانی ژینگە پیس نەکەین بە ئاو و خاک و هەواوە مادەی هۆشبەر و پاشەڕۆ پزیشکیەکان ئەمانە هەمووی موادی کیمیایین یعنی کاتێک کە تۆ بیر لە پێکاتی کیمیایی هەرێکی لەو ماداناکەیت و ئەبێ لە مختبەرەتەوە بە شوێن پێکاتەکەی بگەڕێ بزانین لە چی پێکاتوە دوای لە نەتیجەی ئەمە توێژینەوەی لە ئەبێ لەسەر بکرێ بەڕاستی یعنی ئەبسە من لە بەرنامەکە پێت بڵێم پاشەڕێ ئەو مادە هۆشبەران من نازەم مادە هۆشبەرانە پێکاتەکان چییە و ئەو پاشەڕۆ پزیشکیانە ئەگەر من دراسە و داتام لە بەردەستانە منەتەوە پێ بڵم ئەو گازانی کە دەرەچێت بزەبت چی و چییە لە بەڵام بەکوی گشتی ئێمەگەر هەر بەبێ توێژینەوە باسی بکەین ئەتوانین بڵین هەمویان موادی کیمیایین و مادی سروشتینی نامون بە سروشت و هەر مادەیەکیش کە موادی کیمیایی بێ و دوور بێ لە ڕەگەزە سروشتیەکانەوە بچێتە هەواوە زیان بە ژینگە و پیسبوونی ژینگە ئەو ناوچەیە ئەگەێنێت و ئێمە گەر باسی سووتان پێی بەسینەوە پیسبوونی هەواوە بەڵام لە کۆتاییە خۆی ئەو هەوایی کە پیس ئەبێت ئەو گازانی کە چێتە هەواوە لەگەڵ بارانە جارێکی ترشە باران دروستەکات دێتەوە ناو خاک و ئەو یعنی تۆ بێجگە لە ڕەگەزی هەوا خاک و ئاویش دوای ئەو لە نەتیجەی پیس ئەبێت چونکە ئەو گازانە کە لە هەوای مێننەوە دوایەوەکە بە باران یەنەوە ناو خاک و ناو ئاو ترشی خاک و ترشی ئاو بۆ زیاکات کێشی پیسبوونی خاک و ئاو بۆ زیاکە بێجگە لە پیسبوونی هەوا ئەمانە پێویستەکە چارەسەر بکەن هەروە نابێ بمێنێتەوە بەڕاستی بەلایانی پەیوەندیدار ئاگای لەم کێشانە هەبێت و خۆی بچێ بە دوواداچوون بکات و ئەم بەرنامانەش گرنگن بۆ خستنە ڕووی ئەو کێشانە ئەو هیوادارم لایانی پەیوەندیدار گوێی لێ بێت و بتوانن بە دوواداچوونی تەواوی بەدوای بکەن تۆ جیلێکی هۆشیارە پێگەیان خۆی نەبوونی هۆشیاریە کەوا ئەکات کە
تاکێک یاخود کەسێکی بەرپرس لە شوێنێکی دیاریکراوە کە پۆستێکی دیاریکراوی هەیە یاخود لە کارگەیەکایکی مدیری ئەو بەشەیە ئەگەر هاتو هۆشیاری بەرز بێەوە بزانێت چۆن تەعاملەکە لەگەڵ ئەو ئیشی خۆیە ئەوە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەتوانی ئیشەکەی خۆی بکات و کەمترین کێشە بۆ ژینگە دروست ئەبێ لەو کاتەیە و لایانی پەیوەندیدار چی بکات طبعاً بەپی کێشەکان ئێمە لایانی پەیوەندیدار ڕۆکەینە لای ئەو کەسی کە پەیوەندی بۆ کێشەیەوە هەیە ئەگەر هاتو ئێمە کێشەی ئاومان هەبووی پیسبوونیمان بێ بەڕێوەبەرایەتی و وەزارەتی سەرچاوە ئەوەکان خەمی ئەو کێشەیان هەبێت و بەدواداچوون بکەن و ئەگەر هاتو کێشەی خاکمان هەبێ ئێمە بگەڕینەوە بۆ چۆن تەعامل لەگەڵ خاکە ئەکەین لە ڕێی کشتتوکاڵە بێخۆ لە ڕووی پیسکردنی بێ بە پاشەڕۆ و ئەگەر هاتو باسی هەوا بکەین ئەو هۆکارانە چینکە پێزبوونی هەوازیە ئەکەن ویلایانی پەیوەندیدار کە پەیوەندی بۆ هەیەکێن ڕۆیان تێ بکەین طبعاً فەرمانگەی ژینگەوە دەستەی ژینگەی هێرێن بەتەنیا ناتوانێت ئەمە بکە ئەبێ هەموو لایەنە پەیوەندیدارەکانە بە هەموو وەزارەتەکانی ترەوە هەموو هاوکاری وەزارەت نەعەفو دەستەی ژینگەی هەرێم بکەن بۆ ئەوەی ئەو کێشانە چارەسەر بکەن کە ئێمە باسی خاکەکەین ئێمە وەبەرهێنانمان هەیە ئەی وەبەرهێنان ئەگەر پەیوەندی لەگەڵ فەرمانگەی ژینگەیان نەبێ کەواتە ئێمە هەرکەس بەسەربەخۆ ئیشەکە کەس ئاگای لەوی تر نییە و ئەو پلانانی کە دائەندێ بۆ گەورەکردنی شارەکان گەورەکردنی شارەکان خۆی سەرچاوەیەکە بۆ پێزبوونی ژینگە کە تۆ شار گەوراکەیت پێداویستەکانی شار زیاکات بۆ نەجادت پێویستە مەوادی بینات پێویستە لەسەر چی ڕەگەزەکانی سروشت ئەکەوێت ئەمە تۆ شوێنێکی دارستان تەختەکەی توێکی بە کارگەیەکێکی بە شوێنێک بە قوتابخانەیە بە خەستەخانەیە بۆ ئەو شوێنە ژماری دانیشتوان زیادبوونی ژماری دانیشتوان خۆی هۆکاری سەرەکیە بۆ پیسبوونی هەموو ڕێگەزەکانی ژینگە لە ئێستای ژماری دانیشتوانە گەیشتوتە 8 ملیار و لە زیادبوونیان ڕۆژانە ئەبێت بیر لەوە بکرێتەوە ئێمە ناتوانین ڕێ لە زیادبوونی ژماری دانیشتوان بکەین بە شێوەیەکی بنەڕەتی بڵێن ئێمە توانی لە ماوەی چەند ساڵێکە کەمێکین و بەرنامەی خۆی هەیە و لەگەڵیشیا ئێمە لەگەڵ زیادبوونی ژماری دانیشتوانە تاک ئەبێ هۆشیاران تەعامل لەگەڵ ڕێگەزەکانی ژینگەیە بکە ئەبێ زۆر بیر لەوە بکاتەوە کە ئێمە ژمارەمان زیادکرد کەواتە بێ ئەو سەرچاوانی کە ئێمە بەکارهێنین دەستی پێوە بگرین ئەبێ سەرچاوەکانی پیسبوون کەم بکەینەوە هەر تاکێک لە شوێنی خۆیەوە کاریگەری خۆی هەیە بێجگە لە لایانی پەیوەندیدار کە ئێمە باسمان کرد کە پەروەردە کە دەستەی ژینگەی هەرێم و هەموو وەزارەتەکانی تری ناو حکوومەتی ژەگرێتەوە و هەر تاکێک لە شوێنی خۆی و هەر کەسێ لە ماڵی خۆی ئەتوانێت کاریگەری هەبێ ملیۆنێک دەبەی پلاستیک دروست بێت هەمووی ئەو ملیۆن کەسە هەمووی توێتی یەک دەبەی پلاستیکە بەڵام کە کۆ بێتەوە بێ بە ملیۆنێک یا ئەبێ بە ملیار ئەبێ بە چەند تەن یعنی لەبەرەوە لە تاکەوە دەست پێەکە ئەمە لە هۆشیاری تاکەوە دەست پێەکە لەبەرەوە ئەگەر ئاسی ڕۆژبیریمان بەرز بێت و ئاسی هۆشیاری ژینگەیمان بەرز بێتەوە ئێمە سەرچاوەکانی پیسبوونی ژینگەش کەمەکەینەوە لە هەر شوێنێک بین و لە هەر مەجالەکە ئیش بین